جۆلانی کەیفی بە ڕیاز دێت نەک ئەنقەرە. بۆچی سعودیە بن سەلمان ئەولەویەتی جۆلانیە نەک تورکیای ئەردۆغان. دەرەنجام پاش ماوەیەک چاوەڕوانی و لەسەر بانگهێشتی ڕەجەب تەیب ئەردۆغان، محەممەد جۆلانی سەرۆکی کاتی سووریا لە دووەم وێستگەی سەردانە فەرمیەکانی خۆی ڕۆژی سێشەممە گەیشتە ئەنقەرە و بڕیارە لەم سەردانەدا بە وردی باس لە دۆخی ئێستا قۆناغی داهاتووی سووریا و هەروەها پرسی ڕۆژ ئاوا بکرێت. ئەوەی گرنگە و جێی پرسیارە سەردانەکەی جۆلانی پاش سەردانی سعودیە و دیداری محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە بوو. ئەوەش لە کاتێکدایە ڕوون بۆتەوە کە سەرکەوتنی جۆلانی و ڕوخانی دەسەڵاتی بەشار ئەسەد لە سووریادا بە پلان و پیلانی تورکیای ئەردۆغان جێبەجێ کراوە. ئەگەرچی ڕۆڵی قەتەر لە ڕێککەوتنی ژێربەژێر لەگەڵ تورکیا و پاڵپشتی دارایی و تەنانەت هاندانی بۆ سەرکەوتنی پلانەکە حاشا هەڵنەگرا، بەڵامەوە تورکیای ئەردۆغان بوو کە ڕۆڵی سەرەکی لە سەرکەوتنی جۆلانیدا هەبوو. بەڵام لە بەرامبەردا ئەوە سعودیە بوو کە لە ساڵی 2023ەوە دەرگای بەسەر بەشار ئەسەددا کردەوە بۆ ئەوەی بەشار ئەسەد بگەڕێتەوە نێو دنیای عەرەب و هەر بە یارمەتی شازادەش بەشار ئەسەد توانی لە کۆبوونەوەی کۆمکاری عەرەبی ئامادە بێت. تەنانەت بۆ ئاشتەوایی تەواوەتی ئەسەد و سەرجەم ڕێبەرانی وڵاتانی عەرەبی هەر لە ڕێگای بن سەلمانەوە ڕێگاکە خۆشکرا. لەم ڕووەوە پرسیاری سەرەکی ئەوەیە ئەگەر جۆلانی بە یارمەتی تورکیای ئەردۆغان شکستی بە ئەسەد هێنا، ئەی بۆچی لە بری ئەنقەرە مەیلی بەلای ڕیازە و وەک یەکەم سەردانی فەرمی خۆی لە بری تورکیای ئەردۆغان وێستگەی عەرەبستان و دیداری شازادە بن سەلمانی هەڵبژارد. بۆ گەیشتن بە وەڵامیان پرسیارە دەکرێت ئاماژە بە چەندین خاڵی سەرەکی بدرێت. یەکەم، جۆلانی ویستی لەم ڕێگایەوە ئەو پەیامە گرنگە بگەیەنێتە ئەردۆغان و سەرجەم وڵاتانی دنیا کەیتر بڕیار نییە ئەو وەکو ژێر دەستەی تورکیا بجوڵێتەوە و ڕێگا نادات تورکیا خۆی بە خاوەنی جۆلانی و سووریا بزانێت. لە بنەڕەتدا سووریای جۆلانی دەیەوێت وەک وڵاتێکی سربەخۆ و بێمنەت و بەپێی بەرژەوەندی نەتەوەی خۆی هەڵسو کەوت بکات. بۆیەوە دیمەشقە بڕیار دەدات نەک ئەنقەرە. دووەم، جۆلانی ویستی ئەو پەیامەش ئاراستەی سەرجەم وڵاتانی عەرەبی بکات کە ئەو وەک سەرۆکی سووریا ئیتر دیمەشق وەک بەشێک لە دنیای عەرەب پێناسە دەکات و خوازیاری گەڕانەوەیە بۆ نێو دنیای عەرەب کە زۆر دەمێک بوو. سووریا بەهۆی سیاسەتی بنەماڵەیە سەدەوە وەک بەشێک لە میحوەری مقاومە و تەنانەت دژبەری دنیای عەرەب و ئیسلامی سوننە دەناسرا. بۆیە جۆلانی چیدی کە نایەوێت لە دنیای عەرەب جیابێتەوە. سێەم، جۆلانی بە باشی ئاگاداری دۆخی سیاسی و ئابووری سووریایە و ئەوەش باشتر دەزانێت کە مانەوەی ئەو لە دەسەڵاتدا پەیوەندی تەواوی بە بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری و هەروەهادان پێدانانی دەسەڵاتەکەیەتی لەلایەن دنیای عەرەب و وڵاتانی ڕۆژاواوە. بۆیە ئەوە تەنیا سعودیەی بن سەلمانە کە دەتوانێت هەم یارمەتی جۆلانی بدات بۆ بنیاتنانەوەی ژێرخانی وڵات و هەمیش بۆ بە فەرمی ناساندنی دەسەڵاتی ئەو وەک سەرۆکی سووریا. چوارەم، جۆلانی ئاگاداری ئەوەشە کە هەم خودی خۆی و هەمیش سووریا لە ئێستادا لە ژێر گەمارۆی ڕۆژاوە و بەتایبەت ئەمریکادان و ئامادەبوونی لە ساحەی سیاسی دنیا و بنیاتنانەوەی سووریا پەیوەندی ڕاستەوخۆی بەلابردنی گەمارۆکانەوە هەیە. بۆیە ئەوە تەنیا ڕیازی بن سەلمانە کە دەتوانێت بە تەواوەتی هەم بۆ هاتنەوەی بۆ ساحەی سیاسی دنیا و هەمیش لابردنی گەمارۆکان یارمەتی جۆلانی بدات. خاڵی کۆتایی ئەوەیە کە سعودیە بن سەلمان لە ئێستادا هیچ کەیفی بە ئیسلامی سیاسی نایەت و ئیسلامی سیاسی وەک مەترسی لەسەر ئاسایشی خۆی پێناسە دەکات. بۆیە جۆلانی بەم سەردانەی ویستیە و پەیامەش بە ڕیاز و بن سەلمان بدات کە ئەو نەک تەنیا کەمترین مەترسی بۆ سەر عەرەبستان نییە، بەڵکو دەیەوێت هاوپەیمانی سەرەکی سووریا لەم قۆناغەدا سعودیەی بن سەلمان بێت. لە بەرامبەردا جۆلانی باش دەزانێت تورکیای ئەردۆغان لە سووریادا چەندین مەبەستی سەرەکی هەیە. یەکەم، ئەنقەرە دەیەوێت دیمەشق وەک هاوپەیمانی سەرەکی خۆی سەیر بکات و ڕێگا بدات ئەم وڵاتە ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە ئێران و رووسیا لە سووریا جێیان هێشتووە، بەواتایە کە ڕێک ڕۆڵی ئێرانی لە سووریای جۆلانیدا هەبێت. دووەم، تورکیا دەیەوێت دوو بنکەی سەربازی لە سووریا دامەزرێنێت و فڕۆکەی جۆری F-16یان تێدا جێگیر بکات. ئەوکات ڕێککەوتنێکی هاوبەشی تەناهیش بە بیان و پاساوی بەرگریکردن لە سووریا لە کاتی بوونی هەڕەشە لەسەر دیمەشق واژۆ بکات. ئەمە جگەلەوەی دەبێت پرسی ڕاهێنان و چەکدارکردنی سوپای سووریای نوێژ ڕادەستی ئەم وڵاتە بکرێت. سێەم، جیالەوەی ئەنقەرە دەیەوێت جۆلانی لە ڕۆژاوادا بە پاساوی بەرگریکردن لە خاکی سووریا شەڕی کوردی بۆ بکات، ئەو کاتیش دەیەوێت لە بنیاتنانەوەی سووریا پێگەی بەرچاوی هەبێت و لەم ڕێگەوە بەشێک لە قەیرانی ئابووری خۆی چارەسەر بکات.
کەواتە لەم نێوەندەدا ڕکابەرێتی نێوان تورکیا و سعودیە لە ئارادایە و لەم حاڵەتەشدا پێدەچێت جۆلانی سەرەتا بە هەر بیان و پاساوێک بووە کۆمەڵێک ئیمتیاز لەوانە پرسی مەشق و ڕاهێنانی سوپای نوێی وڵاتەکەی ڕادستی تورکیا بکات تەنانەت چەندین شوێنیش وەک بنکەی سەربازی بۆ ئەردۆغان دیاری بکات بەڵام جۆلانی لە پێناومانەوەی خۆی لە دەسەڵات و هەروەها جابینکردنی بەرژەوەندی و بنیاتنانەوەی ژێرخانی وڵاتەکەی کەمترین مەیل و ویستی بەرەوەنقەرەی ئەردۆغان دەبێت لە بەرامبەردا زۆرترین مەیلی بەلای سعودیەی بن سەلمان دەبێت بۆیە لە پرسی ڕکابەرێتی تورکیا و بە پەراوێز خستنی ئەم وڵاتە لە سووریادا دەبێت چاوەڕێی هەڵمەتی بن سەلمان بین لە پێناو گەڕانەوەی سووریا بۆ سەر ساحەی سیاسی دنیا و بنیاتنانەوەی ژێرخانی ئەم وڵاتە ئەوەش لەبیر نەکرێت پێگەی جوگرافیای سووریا لە ناوچەکەدا پێگەیەکی تەواو تایبەت و استراتیژیە بن سەلمان جیا لەوەی ئاگاداری بایەخی پێگەی سووریایە ئاوکات هەوڵی گۆشەگیرکردنی خودی خۆشی لە پرسی خاشوقچی لەلایەن ئەردۆغانەوە لەبیر نەکردووە بۆیە بن سەلمان جیا لەوەی هیچ کەیفی بە ئەردۆغان نایەت هەرگیز بەوە ڕازی نییە وڵاتێکی دیکە ڕۆڵی ئێرانی لە سووریادا هەبێت و ئەم وڵاتە لە دنیای عەرەب جیاکاتەوە کەواتە دەکرێت لە داهاتوودا لەلایەن جۆلانیەوە بە فیتی بن سەلمان چاوەڕوانی پەراوێزخستنی تورکیا بین لە بەرامبەرشدا پێدەچێت بەم زوانە هەڵمەتی سعودیەی بن سەلمان بۆ بەهێزکردنی سووریای جۆلانی دەست پێ بکات.